ئەوەی منی تووڕە کردووە ئەوەیە کە ژنێکی سەرخۆش منی نقل کردووە و بە قسەی ژنێکی سەماکاریش گەڕێنراومەتەوە. ئەو ئەفسەرەی کە بەهۆی ژنێکی سەرخۆشەوە دەستی لە کار کێشایەوە لە ساڵی 1998 فیفی عەبدە ئەفتانە 3 ڕۆژ لە ئوتێلێکی بەناوبانگی شاری قاهیرە سەمای دەکرد. لەو کاتەشدا ئەفسەرێک بە پلەی ڕایەت لەو ئوتێلەدا بەرپرسی گەشت و گوزار بوو، بەڵام تا بڵێ ئەفسەرێکی ڕەوشت بەرز بوو. بۆیە ئەو هونەرمەندانەی کە دەهاتنە یانەی شەوانە زۆر ڕێزێکی تایبەتی ئەو ئەفسەرەیان دەگرت و مامەڵەی باشیان لەگەڵدا دەکرد. لەناو ئەوانەشدا فیفی عەبدە لە ڕۆژێک لا ڕۆژان هونەرمەندێکی ئافرەتی بەناوبانگ لەوێ ئامادە دەبێ و خەریکی خواردنەوە دەبێ، بەڵام زۆر بە خێرایی دەیخواردەوە و پێک لە دوای پێک تاوای لێ هات سەرخۆش بوو، هۆشی لای خۆی نەدەما. بەپەلا کارمەندانی هوتێلەکە خەبەریاندایە ئەفسەری بەرپرس ئەمیش هات و بەو پەڕی ڕێزەوە وتی: خۆشکی خۆم، تۆ کەسێکی بەناوبانگ و دیاری لە وڵاتدا و کارێکی باش نییە خەڵکی ئێوە بەم شێوەیە ببینن. ئەو ئافرەتە تووڕە بوو، وتی: تۆ کەی تاوەکو ئامۆژگاری من بکەی؟ باڵێنیشیدا نقلی دوورترین شوێنی بکات. بۆ ڕۆژی دواتر ئەفسەرەکە کە زانی ئەمری نقلی هاتووە بۆ بەڕێوەبەرایەتی ئاسایشی ئەسوان بەبێ ئەوەی لای ناخۆش بێ هەڵسا بە کۆکردنەوەی کەلوپەلەکانی و بەبێ ناڕەزایی ملکەتی فەرمانەکە بوو. لە هەمان ڕۆژدا فیفی عەبدە ئاهەنگی سەماکردنی ئەبێ، بۆیە دەپرسێ ئەو ئەفسەرە بۆ دیار نییە. کارمەندەکانیش پێی دەڵێن کەوا فڵان هونەرمەند شکاتی لێ کردووە و نقلی کردووە. ئەمیش جنێوێک بەو ئافرەتە دەدا و دەستی بە پرچیەوە دەگرێ و دەڵێت: من هیچ نیم ئەگەر دووەم ڕۆژ نەیگەڕێنمەوە. لە کاتی گەیشتنی بۆ بەڕێوەبەراتی ئاسایشی ئەسوان بەروسکەیەک دەکات و پێی دەڵێن: تۆ گواسراویتەتەوە بۆ هەمان شوێنی خۆت کە بەڕێوەبەری گەشت و گوزار و شوێنەوار لە هەمان هۆتێلدایت. ئەمیش پەیوەندێکی تەلەفۆنی دەکا و زانیاری پێدەدەن کەوا فیفی عەبدە واسیتەی بۆ کردووە. ئەفسەرەکەش دەگەڕێتەوە بۆ شاری قاهیرە و یەکسەر بەرەو دیوانی گشتی وەزارەتی ناوخۆ بەڕێ دەکەوێت. لەوێ دەست لە کارکێشانەوە پێشکەش دەکات. لێیان پرسی بۆچی وا تووڕەیت؟ ئەی ئەوە نییە گەڕاویتەوە بۆ شوێنی خۆت؟ ئەفسەرەکەش دەڵێ ئەوەی منی تووڕە کردووە ئەوەیە کە ژنێکی سەرخۆش منی نقل کردووە و بە قسەی ژنێکی سەماکاریش گەڕێنراومەتەوە. ئەم چیرۆکە تا چەند لەگەڵ ئەم دەسەڵاتەدا دەگونجێ.